سڵاوتان لێبێت بەرنامەی بە دوواداچوونی ئەم جارە سۆراخکردنە بۆ هاوردەکردنی دەرمان بە شێوەیەکی قاچاق لە سنوورە فەرمی و نافەرمیەکانی کۆماری ئیسلامی ئێران و تورکیا و تەنانەت ناوەڕاست و خواروی عێراقیش دەمانوێت لەم بەرنامەدا بزانین ئایا بەڕاستی و بەفعلی دەرمانی قاچاق لە نۆرینگەکان و ناوەندە تەندروستەکانی هەرێمی کوردستاندا بوونی هەیە ئەگەر بوونی هەیە کێن ئەوانەی ئەو دەرمانە دەهێنن و کێن لە پشتیان و سوودمەندی یەکەمیش چ جۆژێکە و لە هەمان کاتیشدا کێ قوربانی یەکەمە و پێویستەکە هاوڵاتیان چۆن هۆشیار بن لە جیاکردنەوەی دەرمانە قاچاق و دەرمانە براندەکە لەگەڵماندا بن و زانیاری نەبیسترا ببیستن. یەکێک لە کۆمپانیا نیشتیمانیەکانی بەرهەمهێنان و دروستکردنی دەرمانە لە هەرێمی کوردستان. خاوەنەکەی یەکێکە لە خواپێداوە سەرمایەدارەکانی شاری سلێمانی کە بەرهەمەکەی بۆ تەواوی پارێزگاکانی عێراق دەچێت و هەلی کاری بۆ زیاتر لە 500 پزیشک و کارمەند ڕەخساندووە. بەڵام بوونی دەرمانی قاچاق گرفتی بۆ ئەمانیش دروست کردووە و خواست بۆ بەرهەمەکەیان کەم بووەتەوە. من لە ماوەکانی ڕابردووە سکاڵام لەسەر کۆمپانیایە کرد کە بە ناوی شەریکەی بڕاند واتە بە ناوی ئەسڵی دەرمان بە ناوی وڵاتێکی کەوەی کە یەکێکە لە وڵاتانە ئەملاقانەی کە دەرمان دروستەکە بە ناوی ئەو وڵاتەوە بەڵام لە حقیقەتدا دەرمانەکە لە سین و لە تورکیا دروستکراواتە فەیک بوو یاخود بڵێن دەرمانێکی تەزویر بوو. خۆی تەزویر مشکلەترە لە قاچاق. تەزویر واتە ئەو دەرمانە هەمان کەمیەتی تێدا نییە کە ئیش بکە لەسەر زۆری نەخۆشیەکە. خۆی من ئەو پرسیارم کردو ئایا خۆیان بەرپرسەکانی تەندروستی خۆیان خاوەنددارەتی ئەو کەرتە تایبەتانە ناکەن کە لە دەرەوەن ئەو دەرمانانی کە باسەکەن کاڵێن ناتەندروستە و قاچاقە و تەزویرە ئایا خۆیان خاوەنی نین؟ ئەوە پرسیارەکەیە. یعنی ئەوە کارەساتە تۆ لە ناو مستەشفایە نەبێت لە 10 مەتر یاخود چەند مەترێک لەولاتر هەموو شتێک واردەوە هەیە ئایا خۆیان خاوەنددارەتی ئەوەکەن کێ چاودێری ئەوان ناکە؟ ئایا ئەو پرسیارەش من ئاراستەیانەکەم کێ چاودێری کێ بکات؟ ئەگەر خۆت دەرمانەکە بێنی و خۆشت چاودێری خۆت کە ئایا گونجاوە؟ ئەوە پرسیارەکە. خۆی ئەبێت لە هەموو وڵاتەکە بێ حکومەت خۆی دەرماندابین کە خۆی بیکڕێت بۆی ئەو بابەتانە کۆتایی پێبێ. تۆ ناتوانانی چۆن بڵێ قەتعی ئەو بابەتانە بکەی بڵێ کۆنتترۆلی هەموو شتێکەکەی. لەبەرەوە ئەبێ حکومەت خۆی موسسەیەکی هەبێت تەواو دڵنیایی با بە هاوڵاتیان بڵێ ئەم دەرمانانە سەلامەتە و دڵنیایی تەواو بە هاوڵاتیان بدات لە هەموو وڵاتانی دنیا نەک بۆ دەرمان بۆ هەموو بابەتێک بڕوانامەی هەیە. بڕوانامەوە تا چی؟ واتە 100% ئەو دەرمانە سەلامەتە و چارەسەرە نەک ژارە و مشکیلەیە. ئەبێ موسسەیەک هەبێ لە وڵاتە خۆی هەڵسەبێنانی ئەو دەرمانە بۆی کۆتایی بێت بەوەی کە بەرپرسەکانی تەندروستی بازرگانیکەن لەسەر گیرفانی خەڵک و چاوبڕنە گیرفانیان لەوەی کە دەرمانێک بێنن کە بە ناوی ئەسڵیەوە لە تورکیا و لە سین تەزویری بکەن و بە ناوی بڕاند واتە چیواتە ئەو دەرمانە 100% چارەسەرە دوای 20 ساڵ اینجا قەراردراوە دەرمانە سەلامەتە و مرۆڤ دەتوانێت بەکاری بێنێ و چارەسەرە نەک ژارە و خراپەی زیاترە بۆ کەسەکان یاخۆ بڵێن ساید ئیفێکتی زیاترە. ئەمریکا هەیە یعنی ئەمە پرسیارەکە ئەوە ئاراستەی خۆیان بکەین ئایا کێ خاوەنددارەتی ئەو کەرتە تایبەتاکە کە لە دەرەوەی کەرتە حکومەکانایە ئایا خۆیان نەبوون بە مۆزەفی سێبەر بۆ ئەو کەرتانە؟ ئەوە پرسیارەکەی. لە هەرێمی کوردستان زیاتر لە 1000 دەرمانخانە بوونیان هەیە 500یان لە هەولێر و 300 دەرمانخانە لە سلێمانی و زیاتر لە 100 دیکەش لە پارێزگای دهۆک. بە درێژایی سنوورەکانی هەرێم و کۆماری ئیسلامی ئێران و تورکیا قاچاقچێتی دەرمان بەڕێوە دەچێت بە تایبەت لە ناوچەکانی باشماخ و سیدەکان و چۆمان. زیاتر لە 200 کۆمپانیا دەرمان هاوردەی هەرێمی کوردستان دەکەن بەڵام بەهۆی نەبوونی چاودێریەکی ورد دەرمانی قاچاق و دوور لە ڕێنماییە تەندروستیەکان دەهێنرێتە باشووری کوردستان. لە ئێستادا دەمەوێت لەگەڵ قاچاقچێکی دەرمان قسە بکەم کە لە ماوەکانی ڕابردوودا و بە ئێستاشەوە بەردەوام دەرمانی قاچاق لە سنوورەکانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانەوە دەهێنێتە ناوخاکی هەرێمی کوردستان. دەمەوێت گفتوگۆی لەگەڵا بکەم. پێشتر گفتوگۆم لەگەڵا کردووە ئامادە نەبووە وەکو پێویست قسەت بکات لە بەردەم کامێرەکاندا بەڵام من هەوڵ دەدەم چەند پرسیارێکی کورتی لێ بکەم هەرچەندە لە ماوەکانی ڕابردوودا زۆر ئامادە نەبووە قسە بکاوە تەنانەت زانیاریەکان بۆ بینەرانی پەیام بە شێوەی شاراوەیش بگوازێتەوە. بەڵام من دەمەوێت لە ڕێگەی پەیوەندیەوە هەندێک زانیاری لێ وەربگرم
ئەوە ئێستا پەیوەندەکەی بۆ دەڕات. سڵاو برام باشن، وشیاری کەناڵی پەیامم کە پێشتر قسەمان کردووە لەسەرەوە بابەتە، بابەتی دەرمانی قاچاقەکە. هەرتەنها چەند پرسیارێکی کورت ئەو وەڵامەکان وەرگرینەوە سپاس دەکەین. ئەو کەسانەی دەرمانی نایاسایی دێنن خەڵکی ئاسایین؟ خەڵکی ئاسایی نا توزانم ئەوەی کە بە جانتایەکیان بە عەلامەیەکیان هەرچی شتێکی بێ خۆی بەتەنیا ناتوانێت بە ڕۆژێکی زۆر بێنێ، بە ڕۆژێکی کەم بەشی پێداویستی خۆی یان ئەی دەسەڵاتداران بۆ دەسەڵاتدار و بەرپرسەکان ئەوانەی کە هیچی ئاسایەکیان بۆ نێقسابات بۆ مەرزەکان و دەواازەکان و هێزانەکان ناکەن، ئەوانە بڵێ بە بار هەڵگر و بە ئۆتۆمبیل و یعنی بە شێپڕێکی زۆر هێنرێت و زۆر بە ئاسایش. ئەی مەترسی نییە لەسەر ژیانی ئێوە؟ کار وسە بۆمان بڵێ ئەمە ڕۆژاتی چۆبێت تازە یعنی چی بکەین کوژێویمان لەسەرەوەیە ئەگەر ژیانیشمان لە بەدرسیابێ بە ناچارین مەجبورین لەبەرەوەی ژیانی ڕۆژانە و خۆتی خێزانەکانمان لەسەر میشێ ناتوانین چی بکەنیشی تر میژان. چۆن ساغی ئەکەنەوە ئەو بەرپرسانە دەرمانەکان؟ کۆمپانیای خۆیانیان هەیە کۆگا و شوزان و سەیدەلەی گەورە گەورە و ئەمانەیان هەیە کە سان لێکەنەوە یعنی بەبێ سانسۆر بەبێ فیلتەر. دەستخوشتە دەستان. بازرگانی دەرمان لە هەرێمی کوردستان بە یەکێک لەو بازرگانیانە دادەنرێت کە لە دوای نەوتەوە بە پلەی دووەم دێت. ئەم کارە لە هەرێمی کوردستان وەک کارێکی مرۆیی سەیر ناکرێت، بەڵکو تەواو بازرگانیە و ئامانجە گەورەکە لێی دەستکەوتنی قازانجە. ئەمەش وای کردووە ململانەیەکی زۆری لەسەر دروست ببێت. هاوکات حیزبەکانی دەسەڵات بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستانیان دابەشی دوو زۆن کردووە کە لە زۆنی سلێمانی بازرگانی دەرمان بۆ یەکێتی و لە سنووری هەولێر بۆ پارتی قۆڕخ کراوە. لە هەردوو زۆنەکە هەردوو حزب هاوردەکردنی دەرمانیان بۆ کۆمپانیاکانی نزیک لە خۆیان قۆڕخ کردووە و ڕێگاش نادەن دەرمان لە نێوان سلێمانی و هەولێردا بگوازرێتەوە مەگەر بە ڕێکەوتنی نێوان خۆیان بێت. بە شێوەیەکی گشتی کۆمپانیاکانی هاوردەکردنی دەرمان بەسەر سێ بەشدا دابەش دەبن. بەشی یەکەم ئەوانن کە زۆر لە حیزبەکانەوە نزیکن و کەسانی زۆر دەستڕۆشتووی ناو حیزب لە پشتیانەوەن. بەشی دووەمیش ئەو کۆمپانیایانن کە لە حیزبەوە نزیکن بەڵام کەسانی کەم دەسەڵات لە پشتیانەوەن. جۆری سێمیش ئەو کۆمپانیایانن کە لە جۆری نیمچە ئاساین و هی بازرگان و هاوردەکاری ئاساین. مانگانە 100 ملیۆن دۆلار دەرمان لەلایەن کۆمپانیاکانەوە دەهێنرێتە هەرێمی کوردستان. ئەمەش لە ساڵێکدا دەکاتە 1 ملیار و 200 ملیۆن دۆلار کە ئەمەش قەبارەی لە 125 کۆی دەرمانی هاوردەکراوی تەواوی عێراقە کە ساڵانە بە بڕی 5 ملیار دۆلار دەرمان دەهێنرێتە وڵاتەوە. خەرجکردنی ئەم بڕە پارێزە بەلاحە بۆ کڕینی دەرمان لە کاتێکدایە. حکوومەت ئامادە نییە تەواوی دەرمانەکان هاوردەی هەرێم بکات و هەمیشە چاو لە دەستی قاچاقچیەکانە بۆ ئەوەی ئەو خواستەی بۆ بەشێک لە دەرمانگران بەهاکان هەیە لە ڕێگەی ئەوانەوە ساغ بکرێتەوە. بە پێی بەدواداچوونەکانمان ساڵانە هاوڵاتیان بە بڕی 163 ملیار و 998 ملیۆن دینار دەرمان لە دەرمانخانە و نۆرینگەکانی هەرێمی کوردستان دەکڕن کە بڕێک لەو ڕێژەیە بۆ کڕینی دەرمانی قاچاق خەرج کراوە. بەڵێ ئەمە کۆگای دەرمان ناوەندێکین یاخود وەسەتێکین لە بینی کۆمپانیای هاوردەکاری دەرمان لەگەڵ دەرمانخانە، واتە لە ناوەندی وەرگرتنی دەرمانین لە کۆمپانیەکانی هاوردەکاری دەرمان و پێدانی بە دەرمانخانەکان. لە ماوەی ڕابردوودا و بە ئێستاشەوە کە بەردەوامە دەنگۆی بوونی دەرمانی قاچاقێ و ئەمەش پشڕاست کراوەتەوە. بەڵام ئێوە چۆن هەوڵ دەدەن خۆتان لەم مەعمەعەیە یاخود لەم گرفتە نەجار بدەن قوتار بکەن و دەرمانی کوالەتی بەرز بە نرخی گونجاو بدەنە دەرمانخانە؟ دیارە بابەتی دەرمانی قاچاق لە مێژە هەیە و ڕەنگە تا ماوەیەکی زۆریش هەر بەردەوام بێت و ئەمەش هەر پەیوەست نییە بڵین بە وڵاتی خۆمانەوە لە زۆر وڵاتێکم کێشەیە هەیە.
ئێمە وەکو کۆگای دەرمان بەپی ڕێنمایەکانی سندیکای دەرمانسازان و ڕێنمایەکانی ئەنجومەنی وەزیران و ڕێنمایەکانی کوالیتی کۆنتترۆل ئێمە ڕێگە پێدراونین بەی شێوازێک مامەڵە لەگەڵ دەرمانی بێسەرچاوەدا بکەین بەی شێوازێ ئەو دەرمانانی کە ئێستا لە کۆگاکەی ئەمە هەیە و لە کۆگاکانی تریشە مەفروزە هەبێت هەمووی دەرمانی بە سەرچاون سەرچاوەکانیان دیارە لە کۆمپانیەکانی هاوردەکاری دەرمانە وەرەگرین و بە دەر لەمانە ڕێگە پێدراونین کە مامەڵە بە هیچ دەرمانێکی بێسەرچاوە بکەین یاخودەوەی کە لە ناو خەڵکا پێوترێ دەرمانی قاچاق. دکتۆر ئێستا من ڕاستەخۆ پارچەیەک دەرمان هەڵدەگرم سەررجەم دەرمانەکان ئەبێ ستیکەری پێ بێ وایە ئێستا ستیکەری ئەم دەرمانە لەکوێدایە؟ بەڵێ بابەتی ستیکەر ئەوە تقریبا ماوەی چەند ساڵێکە زۆر مناقەشەی لەسەرەکرێ بەڵام بەگشتی ماوەی ساڵێک بە چڕی ئیش لەسەرم بابەتە ئەکرێ هەنگاوی زۆر باشی ناوە لە ئێستا توانم بڵێم ڕێژەیەکی زۆر لە دەرمانەکان ستیکەریان پێوەیە و ئەوانشی کە ستیکەریان پێوە نییە خۆشببختانە با ئەوە لەلای هاوڵاتیان ڕوون بێ هەر دەرمانێک بێ ستیکەر بوو مانای ئەوە نیە کە دەرمانێکی قاچاقە بەڵکو بۆن منە ئیسام دەرمانەیەکێک لەو دەرمانانەکە ڕەنگە ئەم باش نمبەری کە لەلای ئێمە هەیە هێشتا ستیکەری وەرنەگرت یاخود ستیکەری پێوە نەبێ بەڵام ئەمە لە سەرچاوەیەکی دیاریکراوە کە کۆمپانیایە وەرگیراوە بەڵی هاوڵاتی چۆن بزانم ئەمە قاچاق نییە بۆکو پێم وتی ئێمە وەکو کۆگای دەرمان و دەرمانخانەکانیش ملزم کراون بۆی کە مامەڵە بە دەرمانی بێسەرچاوەوە نەکەن هاوڵاتی چۆن بزانێت ئەمە لە ڕاستیە ئەمە ئیشی لیژنەکانی قایمقامێت و بەدۆداچوونەکە فشار بخەنە سەر کۆمپانیەکانی هاوردەکاری دەرمان کە بە زووی بچن بەدەم مامەڵەی وەرگرتنی ستیکەرەکانەوە و لە هەمان کاتشا بەدۆداچوون بکەن بۆ کۆگاکان کە دەرمانی بێستیکەری تیانە بێت بەڵام قسەکە ئەلێرەوە دەست پێەکە ئەو دەرمانەی کە لە لای ئێمەیە ستیکەری نییە ئایا بمانای ئەوە دێ کە قاچاقە نەخێر لەبەرەوە ئێمە بە شێوازێکی گشتی هەموو کۆگاکان ئەم ڕێنمایی جێبەجێکردنی ستیکەرە ماوەی ساڵێکە بە تەواوی چۆتەباری جێبەجێکردنەوە ئەکرێم دەرمانی کە لە لای منە ڕەنگە من 2 ساڵەمەوە پێشکڕی بێتم بەڵێ ڕەنگە ئەم دەرمانیان کە ستیکەری پێوەنیە من 2 ساڵ لەمەوە پێش کڕیمە لە شەریکە ئەو 2 ساڵە بۆن منە شەریکە ستیکەری وەرنەگرتووە یا بۆن منە لەو کاتەیە ستیکەری وەرنەگرتو ستیکەری لێ نەداوە لە ماوەی ئەم 2 ساڵەیە شەریکە چووە بەدەم مامەڵی وەرگرتنی ستیکەرەوە و ئەم ستۆکی کە لە لای منە ئەگونجێت هەمان ستۆک کە لە لای شەریکەیە ستیکەری پێوە بێ بەڵام ئەو لەبەرەوەی من لە کاتێکا کڕیمە کە ستیکەری پێوە نەبووە شەریکە نەهاتووە ستیکەرەکە بدا لەمە با ئەمە ڕوونکەمەوە هەچ ئەکری ئەم باش نمبەری کە لێرە هەیە لێرە نووسراون باش نمبەرە هەمان باش نمبەر لە شەریکەوە بە ستیکەرەوە هەبێ ئێمە وکوتم ئێمە وەکو کۆگا بە هیچ شێوازێک مامەڵە بە دەرمانی بێستیکەرەوە ناکەین بۆی لای هاوڵاتیان ڕوون بێت زۆری ئەو دەرمانانە کە خۆشببختانە ئێستا ئەتوانم بڵێم نسبەتێکی زۆر کەم لە کۆگاکانە ماون کە ستیکەریان پێوە نییە زۆری شانەوانی کە ستیکەریان پێوە نییە هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە وەکو کۆگا کاتێک ڕێومانەکە شەریکە هێشتا ستیکەری وەرنەگرتووە و لێرە دانراوە ئەگونجێ ئەم باش نمبەری کە لە لای من هەیە و کە ستیکەری پێوە نییە لە شەریکەوە ستیکەری وەرگرتی بێ بەڵام شەریکە نهات بێت لێرە ستیکەرەکەی لێ بدا کەواتە هەموو دەرمانانەی کە لە کۆگای دەرمانە هەیە هەمووی سەرچاوەکەی زانراوە قاچاق نییە لە مرحلەی دوای قاچاق دەرمانی بێستیکەر باشە چۆن بزانم ئەم دەرمانی من لە دەرمانخانەکە ئەیکڕم یاساییە لە کاتێکا ستیکەری پێوە جناب چۆن بزانم لە کۆگاوە هاتووە چۆن بزانم بە ئۆتۆمبیلێک لە قاچاق خۆنهاتوە وەکوتم ئەم شتە پێویست تەنها کەسی مختص و کەسی پسپۆر لەو بوارەیە ئەزانێت یعنی نیشانەیەک و ناسەرەوەی هاوڵاتی فەقیر نازانێت هۆکارەکەی چییە کە جەنابەت باگراوندی ئەم پرسیارە چییە هۆکارەکەی ئەوەیە کە خەڵک تا ئێستا نازانن لیژنەکانی قایمقامێت و لیژنەکانی کوالیتی کۆنتترۆل چۆن بە دوواداچون بۆ شتانەکەن لە ڕاستیە ئەو لیژنانی کە بە بەردەوامیە گەڕن کە دێنە کۆگاکەی ئێمە کاتێک مادەیەکی لەم شێوازە ئەبینن لە کۆگاکەی مناکە ستیکەری پێوە نییە مەفروزە بەلایانی کەمەوە شتە سەرچاوەکەی زانراو بێ ئەو کاتە بە مناڵی ئەم مادەی کە لە لای تۆیە ستیکەری پێوە نییە سەرچاوەکەی کوانێ منیش ئەو کاتە بە مستەمسەک و بە دۆکمنت ئەڵم لەم شەریکێم کڕیەوە بەڵام کەسێک پسپۆر نەبێت لە بارەکان ناتوانێت بیناسێتەوە کە ئایا ئەم دەرمانە قاچاق یان قاچاق نییە بەڵام پرسیارەکە بە شێوازێکی تر بکەین دەرمانە قاچاقەکان چین ئەم دەرمانانی کە دەرمانی قاچاقن ئەو دەرمانانن کە زۆر جار بۆ نەخۆشی
هەنێک مەرحەلەی کۆتایی هەنێک نەخۆشی دەگمەن یاخود نەخۆشیە قورسەکان بەکاردێن و بەداخیشەوە زۆرێکیان حکومت نەیتوانیەوە دابینی بکە یاخود کۆمپانیەوە بەرهێن نەیانتوانیەوە بە یاسایی بهێنە ناو بڵین ناو هەرێمی کوردستانەوە. ئەم دەرمانانەی کە بەدیلیان نییە و هیچ شەریکەیەک ناتوانێت هاوردەی بکە ئەمانە لە بازارەکانە هەن بە شێوازێکی قاچاق ئەدرێ بە نەخۆش یعنی هیچ کۆگایەکمان نییە دەرمانی قاچاق بفرۆشێت لە سلێمانی ناتوانین ئەم شتە بڵین لە 100 ناتوانین منوکو کۆگاکی خۆم بڵێ لە لای ئێمە هیچ دەرمانێکی قاچاقی لێ نییە بەڵام بەتوانم بڵێم بە ئەگەرێکی زۆرەوە زۆرینی زۆری کۆگاکانی دەرمان ناتوانن مامەڵە بە دەرمانی قاچاقەوە بکەن و زۆرینەی زۆریشان مامەڵی پێوە ناکەن بەڵام هۆکاری چییە کە ماوەڵی پێوە ناکەن هۆکارەکەی ئەوەیە کە ئەو دەرمانانەی کە دەرمانی قاچاقن لە چەند شوێنێکی تایبەتە سەرفە بن ئەو بۆ نمونە لە نەخۆشخانەی هیوا سەرفە بێت بۆ نمونە ئەو لە خودی نەخۆشخانەکە ناتەبعەن بۆ نەخۆشانی بۆ نەخۆشان بەڵە مەبستم ینی بۆ نەخۆشانی کە لە نەخۆشخانەی هیوا سەرف داغڵە بن یا کۆم بۆ کۆمەڵک نەخۆشی دەگمەن بەکاردێن ئەلم نەخۆشانەیە ئەم دەرمانانە سەرفە بنووە بۆم نەخۆشانە بەکاردێن باقی دەرمانەکانی ترکە لە کۆگاکانە هەن ئەو دەرمانانن کە بە شێوازێکی باو لە ناو خەڵکە بۆ نەخۆشە زۆر باوەکانی ناو خەڵک بەکارهێنرێن وەگەرنا ئەوانی ترکە بۆ نەخۆنێک نەخۆشی دەگمەن بەکارهێنرێن لە کۆگاکانە مامەڵیان پێوە ناکرێت دەرمانخانە و نۆرینگە جیە دەرمانخانە دەرمان نەفرۆشێ نۆرینگە تەداوی و دەرزی لێدان و ئەمەیە لە من باشتر دەزانی کە ئێستا تێکەڵ بووە نۆرینگەکە زیاتر لە دەرمانخانەکە دەرمان نەفرۆشێ تۆی کۆگا دەرمان بە نۆرینگەکانی شەفرۆشی ئەگەر پرسیارەکە لە من ئەیکەی نەخێت من دەرمان بە نۆرینگە نافرۆش ئەی کۆگاکانی دیکە بەڵێ ئەی لایانی پەیوەندیدار چۆن تا ئێستا بەداخەوە لەبەر ئەم شتە بە شێوازێکی ئاشکرا ناکرێ و بە کۆمەڵێک تەکتیک و بە کۆمەڵێک حیلە و بە کۆمەڵە شت ئەکرێ کە ڕەنگە کەشفکردنی تۆزێک پرس بێ بەڵام ئەستەم نییە ئەوە ئیشی ئەوەیە کە بە شێوازێکی سیستەم ئەبێ بە شێوازێکی سیستەم و پلان بەداڕژرا و لەلایەن حکومەتەوە ئەم شتە کۆنتترۆل بکرێ جنابەت پێت وتین کە کۆگاکان ڕقابەیەک چاودێریکی باشیان لەسرە پێش وتین ئەو دەرمانە قاچاقانەی هەن بە تایبەتی لە کۆگەکەی جەنابتەوە نایەت و ناشێتە دەرمانخانەکان پێشمان دەڵێ بەڵێ نۆرینگەکان دەرمانیان زۆر و ئێوەش ئەو دەرمانانەیان بۆ نانێرن کەواتە هاوڵاتیان کێشەکە لە کوێ ببینەوە ئەبێ ئەم کێشە ڕوبەڕی کوێ بکرێتەوە تەنانەت بەڕێوبەری تەندروستی سلێمانیش خۆی لە پرسەکە تا ڕادەیەک وەلایەنێت و دەڵێ ئێمەش باوەڕمان بە بابەتەکە هەیە و بابەتەکە هەیە بەڵام ئیشی ئێمە نیە و لە سەلاحەتی ئێمە نیە ڕوبەڕووی ئەم کەیسە ببینەوە چکەوە ئیشی کوالتی کۆنتترۆڵە کوالتی کۆنتترۆل شەڵی ئیشمان کردووە و ژمارەیەکی زۆر دەرمانمان گرتووە بەڵام هەر دەرمانە قاچاقەکە هەرماوە کەواتە وەکو دەرمانسازێک گرفتەکە بێ لە کوێ چارسە بکەین بابە ئەم بابەتی دەرمانە بەڕاستی ئەمە پەیوەستە بە ئەمنی قەومیەوە و ئەبێت لە سەرەکی ترین مەرجعی بڕیاردانەوە ئەم شتە کۆنتترۆل بکرێت کە حکومەتە نەخۆشێک من نەخۆشێکی شێرپەنجەم هەیە ئەگەر حکومت بە شێوازێکی یاسایی دەرمانەکەم بۆ دابین بکە چ پێویستەکە بچم لە قاچاقچیەکەم دەرمانە بکڕم کە هەمومان نەزانین کە ئەو دەرمانە قاچاقانە لێکەوتە خراپەکانیان بەشێکیان چۆن و چۆن نیە چونکە کە تۆ نەتزانی سەرچاوەکەی لەکوێوە دێ ئەو کاتە نازانی چۆن هەڵەگیرێ نازانی ئایا بەڕاستی مادە فعال و کاریگەرەکەی تایە تیان نیە کەواتە ئەسلی مەوزوعەکە و بنەمای سەرەکی چارەسەرکردنی ئەم کێشەیە حکومەتە و ئەبێ حکومت بە پلانێکی تۆکمە کاراسانی بکە بۆ کۆمپانیەکانی وەبەرهێنانی دەرمان کە ئەم دەرمانانەی کە پێویستن بۆ نەخۆشیە درێژخایەنەکان و نەخۆشیە ئالۆز و قورسەکان دابینی بکات بە کەمکردنەوەی باش لە سەریان بە ئاسانکاری بۆ هێنانیان بەم شێوازە ئەتوانن بڕێکی زۆر لەو دەرمانە قاچاقانێک کە ئێستا هەیە نەیهێڵن ئێمە بەر لەوەی کە دەستی تۆمەت بۆ هەر دەرمانخانەیە یا هەر شوێنێک درێژ بکەین کە مامەڵە بە دەرمانی سەرچاوەکە یا دەرمانی قاچاقەکە ئەبێ بپرسین هۆکاری ئەم مامەڵەکردنە چییە بەشێکی زۆری هۆکارەکانی ئەوەیە کە ئەم دەرمانانە بە شێوازێکی ڕسمی نین بە شێوازێکی ڕێگە پێدراو نین بۆیە خەڵک ناچارە بەکاریشی بێنێ و ئەبێ لە سەرچاوەیەکی نەناسراویشەوە بیکڕێت یعنی مەبەستی وەگەر ئێمە دەرمانی قاچاق قەدەغە بکەین پەکمانەکەوێ بە تەکید وایە بەڵێ
يعني ئەتوان جەنابتان بڕۆن سەرژمێری بکەن لەو نەخۆشخانەی کە نەخۆشخانەی هیوا هەن یان کۆمەڵە نەخۆشی تری درێژخایەن بزانن لە کۆی 5 دەرمانەگەر بۆیان نووسرا بێ چەندێکیان حکومەت توانیوێتی بە شێوازی کە ڕستمی لەڕێ کۆمپانیاوە دابینی بکە ڕۆژانە نەخۆشخانی هیوا داماوانە ئەگەڕێن بەناو دەرمانخانەکانە بۆ کڕینی ئەو دەرمانانەی کە خۆشیان نەزانن قاچاقە و بەڵام ناچاریشن بەکاریان بێنن لە هەموو حاڵەتێکە نەخۆشەکەڵێ من قاچاق بێت بەکاری بێنم باشترە لەوەی کە بەکاری نێنموس نەخۆشیەکەم قورستر ببێ کۆتا پرسیارم بە ڕاشکراوی خەڵک هاتووە بازرگان هاتووە قاچاقچی هاتووە هاوڵاتی ئاسایی هاتووە بڵێ دەرمانی قاچاقمە و بیکڕێ بەڵێ بەتاکید ئەمە نەک ڕوبەڕووی من ڕوبەڕووی زۆربەی زۆری ئەو پزیشکان و دەرماسازانە بۆ تۆ کە ئێستا لە بازاران بەڵێ بەتاکید ینی لەو حاڵەتانەیە چ کەسی ناسراوە بێ یاخود چ دۆست و ئەحباب بێت ڕوبەڕووی ئەو بووینێتەوە کە داوای ئەوەی لێکردوین ئەم دەرمانێکی بۆ نووسراوە دەرمانەکەش گەڕاوین لە بازارە بە شێوازی کە ڕستمی نەبوو ناچار نەخۆشەکە پەنای بردوتە بەر بەکارهێنانی دەرمانی قاچاق. سەبارەت بە دەرمانی قاچاق بەداخەوە لە هەرێمی کوردستان ڕۆژانە دەرمانی قاچاقێتە هەرێمی کوردستانەوە و بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بەداخەوە هیچ هەنگاوێکی جدی نەنراوە ئەتوانین بڵێن ڕێژەی دەرمانی قاچاق لە ئێستا لە بازارەکانی هەرێمی کوردستان زیاترە وەک لەوەی کە لە پێشووتر هەبوو و ڕێگەش خۆشکرا بۆ ئەوی کە دەرمانی قاچاق لە بازارەکانە هەبێ هۆکارەکەشی بۆ ئەو ئاگەڕێتەوە کاتێک کە حکومەت خۆی دەرمانەکە دابین ناکات و کۆمپانیەکانیش ئامادەن ئەو دەرمانە دابینکن کە زۆر پێویستی پێێتی ناچار ڕێگەی سێم ئەگرنەبەر کە دەرمانی قاچاقەیەتە هەرێمی کوردستانەوە ئەو دەرمانانەی کە بە شێوەیەکی گشتی قاچاقن لە هەرێمی کوردستانە بەنمونە ئەتوانین بڵین ئەو دەرمانانی کە لە چارەسەری شێرپەنجەیە بەکارێن لە سایانەوەیان کاتێک لە نەخۆشخانە حکومیەکان نابن ئەم دەرمانانە لە کەرتی تایبەتە بە شێوەی قاچاقەیە و بەشێکی زۆری ئەو دەرمانانش دەرمانی بیالۆجین بەداخەوە مەترسێکی گەوریان هەیە بۆ سەر تەندروستی هاوڵاتیان کێمە خۆمان ڕۆژانە لە نەخۆشخانەی هیوا ئەو حاڵتانە بین کە نەخۆشەکان دەرمانی شێرپەنجیان هەیە و چون لە بازار کڕویانە هەر فیزیاییان بەچاو ئەیبینی کەم دەرمانانە تیاتێک چووە یا شێوازی دروستکردنەکەی جیاوازە لەوەی کە کۆمپانیا بڕاندەکە دروستی کردووە لەبەرەوە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن دەرمانی قاچاق لە ئێستایە بە تایبەتی تریش ئەتوان تش بکەمە سەر خاڵێکی تر ئەو دەرمانانی کە بۆ ئازاری شێرپەنجە بەکارێت کە پیانەوترێ ئۆپیدەکان ئەمانە پیانەوترێ کۆنتترۆل دڕاکان ئەو دەرمانان کە تەنها حکومەت و وەزارەتی تەندروستی خۆیان ئەتوان ئەم دەرمانە بێن بەداخەوە ئەمە لەلایەن حکومەتی عێراق نە لەلایەن حکومەتی هەرێمی کوردستان ئەم دەرمانانە دابین نەکرا بۆ کەرتی گشتی و کاتێکە نەخۆش بە دەست ئازارەوە ئەناڵێنێت ناچارە بۆ دەستخستنی ڕوو لە کەرتی تایبەت کە زۆرینەی کاتەکانش لە کەرتی تایبەت دەستی ناکرێت لەبەرەوەی ئەم دەرمانە دوو مەترسی هەیە یەکەمیان قاچاقە دومیشانەوەیەکە و باسمان کرد کۆنتترۆلەرەکانە مادەی یاسایی لەسرە هەر کەسێک ئەم دەرمانانە بێنێت یا پێوی بگیرێت تووشی سزای یاسایی ئەبێتەوە لەبەر ئەوە نەخۆشەکان ناچارن بەردەوام بە ئازارەوە بناڵێن و چارەسەریان دەست نەکەوێت. ئەوەی جێگای تێبینی و تا ڕادەیەک سەرسوڕمانە پزیشکانی دەرمانساز نایشارنەوە کە هەندێک کات بەهۆی نەبوونی دەرمانی کوالیتیەوە ڕوویان لە دەرمانە قاچاقەکان کردووە. بەڵام پێچەوانەی بەشێکی زۆری دەرمانەکانی دیکە بەخشین خاوەنی دەرمانێکی پڕ کوالیتیە و بە هیچ شێوەیەک مامەڵەی دەرمان لەگەڵ قاچاقچیان ناکات. وەکەوەی کە ئێمە نەخۆشخانەکەمان کە هەڵگیری دروشمی لە ئێمە دڵنیاتریە ئێمە ئەتوانین ئەو دڵنیایە بین بە هاوڵاتیان کە سەرجەم دەرمانەکانمان بە کوالێتیکی بەرزەوە لە خزمەت هاوڵاتیانایە. ئێوە ئەمان شتان وەکو ئەوەی زیاتر کۆکردنەوەی داهاتە یاخود نەخێ زیاتر خزمەتکردنی خەڵکە ئەمی نەخۆشخانەکە لە سەرنجام ئامانجی نەخۆشخانەکە خزمەتکردنی هاوڵاتیانە لەبەرەوە نەخۆشخانەکەمان ئەوەی کە گرنگی بە کوالیتی ئەیە گرنگی بە کۆکردنەوەی داهات و شتانە نایە. ئەگەر ئێوە وەکو بەشی دەرمانخانە بتانەوێت بەوای بڵین خۆتان دەوڵەمەند بکەن نەخۆشخانەکەتان سەرمایەکی زۆری بۆ کۆبکەنەوە من پێشنیارێک یا خۆت پێشنیارێکی هەندێک بازرگانی چاوچنۆک و قاچاقچیتان بۆ دەگوازمەوە کە خۆیان ئەم قسانیان کردووە. باسی ئەوم کردو مەسەرەن نەخۆشخانەی بەخشین ئەوان وتویانە ئەگەر بێت و نەخۆشخانەی هیوا هەندێک دەرمانی کەمە باشە ئەگەر نەخۆشخانەی بەخشین بێت بە قاچاق ئەم دەرمانانە لە ئێمە بکڕ بیفرۆشێتەوە بە هیوا
ئەوە پارێکی زۆر زۆر داهاتێکی زۆر زۆر کۆکاتەوە ئێوە ئەم ئۆپشنانتان لە بەردەسای خۆتان وەلایەنی یاخود نەکرد ئێوە ئاگادار یان ئێوە کووتت خیانەت لەو ناونیشانی خۆتان ناکەن نەخەری ئەمە نەخۆشخانەکەمان هیچ کات ئامادە نییە ئەو متمانەی کە بەخشوێتی بە هاوڵاتیان لە دەستی بات لەبەر ئەو ئۆفەرانە دەمێکە لە بەردەست ئێمەیە بە حکمی ئەوەی کە نەخۆشخانەکەمان نزیکی نەخۆشخانەی وایە بەڵام هیچ کات ئامادە نەبووین نرخ لە ئێوە لە چ ئاستێکدا نرخی دەرمان وەکو نرخی دەرمانەکانمان تا ڕادێکی زۆر باش گونجاو بۆ نەخۆش سەرڕای ئەوە کە نرخەکانمان بە نرخێکی گونجاوە لێرە لە نەخۆشخانەکەمان تا ڕادێکی زۆر باش هاوکاری ئەو نەخۆشانەکەێت کە توانای کڕینی دەرمانەکانیان نییە ئێمە وەکو خۆمان وەکو کارمەندانی دەرمانخانە ئەوەی بتوانین ئەوەی لە تواناماندا هەبێت هاوکاری نەخۆشەکان ئەەکەین ئەوشی کە لە توانامان نەبێت ئیدارەی نەخۆشخانەی لێ ئاگادارەکەینەوە ئەوانیش تا ڕادێکی زۆر باش و زۆر بەرچاو کە هاوکاری ئەو نەخۆشانان کردو کە توانای کڕینی پێداویستەکانی دەرمانیان تا چەند لایەنی پەیوەندیدار و بەرپرسانی نەخۆشخانەکە ئێوەیان ئاگادار کردو لەوەی کە ورد بن لەوەی کە دەرمانێک بەسەر بچێت دەرمانێک کوالەتی خراپە یاخود کۆپی خراپە یاخود ستیکەری پێوە نەبێت ئێوە تا چەند لەلایەن نەخۆشخانەکەەوە بەڕێوەران وستافی نەخۆشخانەی بەخشینەوە بە دوواداچوون بکارەکانتان دەکرێت دڵنیایی زیاتر وەرەگرنەوەی کە دەرمانەکان لە ئاستی پێویستدا بن لە ڕووی ستیکەر و لە ڕووی ئەکسپایر و ئەوانە ئێمە ماگانە چێکی دەرمانەکانی خۆمانەکەن ڕۆژانە و ماگانە بەردەوام چاومان لەسەر دەرمانەکانە لەو ڕۆ چ داواکاریەکەت هەیە لە نەخۆشان لە هاوڵاتیان کە ورد بن لە وەرگرتنی چارەسەردا سەردانی هەموو نۆرینگەیەک و هەموو ناوەندێکی تەندروستی نەکەن بەڵکو لەو ناوەندانەی کە سندیکای تەندروستکاران یاخود دەرمانسازان بڕوانامە یاخود مۆڵەتیان داوە بەو نۆرینگانە کە دەرمان بفرۆشن چ پەیامێکت هەیە وەکو پزیشکێکی دەرمانساز وەکو پزیشکێکی دەرمانساز حەزەکەم ئەو ڕێنمایە بە هاوڵاتیان بم کە لە هەموو شوێنێک و دەرمان نەکڕن تەنها لەو شوێنانەی کە بە سەرپەرشتی پزیشکی دەرمانساز بەڕێوە ئەچێت دەرمان بکڕن. ڕۆژی 16 ئۆکتۆبەری ساڵی 2018 ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ماوە بە سەرچووی هەرێمی کوردستان چەند بڕیارێکی دەربارەی بازرگانیکردن بە دەرمانەوە لە هەرێمی کوردستان دەرکرد. لە بەشێکی بڕیارەکەدا هاتووە هەر کەسێک مۆڵەتی تەندروستی نوێ نەکاتەوە مافی پێدانی مۆڵەتی لێ دەسەنرێتەوە و هەر کەسێکیش بەرهەمە پزیشکیەکان یان کەرەستە کیمیاییەکان ساختە و کۆپی و تەقلید بکات بە پێی یاسای ژمارە 111 ساڵی 1969 سزا دەدرێت. دەرمانی قاچاق یاخود دەرمانی کۆپیکرا و ساختەکار کاریگەریەکانی لەسەر تەواوی نەخۆشەکان دەردەکەوێت بەڵام زیاتر لە هەر نەخۆشێکی دیکە کاریگەریەکەی لەسەر نەخۆشانی نەخۆشخانەی هیوا دەردەکەوێت لەبەر هەستیاری و مەترسیداری نەخۆشەکان و نەخۆشی ئەم نەخۆشخانەیە لەبەر ئەوە دەمەوێت لەم بەشەی بەرنامەکەمدا سەردانی لایەنی هەم پەیوەندیدار لە نەخۆشخانەکە بکەم هەم سەردانی نەخۆشەکان بکەم لەوەی کە تا چەند معاناتیان لەگەڵ دەرمانی بێکواڵێتی و دەرمانی قاچاقدا هەیە و ئایا دەرمانێک ئەگەر بێت و بیانێت بە قاچاق بیکڕن یاخود دەرمانێک کە بە قاچاق هێنرا بێتە هەرێمی کوردستانەوە بیکڕن ئایا کاریگەری نێرەکانی لەسەر ئەوان دەرکەوتووە ئەو دەرمانانی دەیکڕن لە بازاڕەکاندا نرخیان لە چ ئاستێکدایە لەگەڵماندا بن لەم بەشەدا بزانین دۆخی نەخۆشانی نەخۆشخانەی هیوا لە چ ئاستێکدایە و چۆن ڕوبەڕووی ئەم لێشاوی دەرمانی قاچاق دەبنەوە لە بازاڕەکانی هەرێمی کوردستان. من چەند جار بڕین پزیشکی عیلاجی بۆ داناوم وتوتی بڕم عیلاجم بۆ بگڕا چوومەتە نۆرینگەکە وتوتی کاکە ئەم شەریکیم نییە بە شەریکێکی کەمەیە من دمەوە شەریکیم نایە ئەو شەریکیم پێویستە کە پزیشکەکە بۆی داناوم وتوتی ئەمیش کوارێتێکی باشە وتم منەوەم نایە بەس ئەو کە داناوە بەس بێ هاوڵاتی خۆشی وشیار بێت کە ئەو شەریکێکی بۆی دانرا و پزیشکە بۆی دانا و ئەو شەریکێ بچێت لەو بکرێت نەک بچێت تەقلیدێکیەوە بکرە بە هەرزانتر دوای ئەوەش بۆ پزیشکە کەوتی اختیاری کرد چۆن لە فڵان شوێن بیکرە بە ئاتۆ سەربەستی بۆ خۆت مەچۆ لێ بیکرا شەرت نییە چێڵێت بەس پزیشکە بە ڕێزەکانیش بڕۆ ناکەم یعنی ئیجباری خەڵک وا بکەن بڵێ چۆ لێ بکرە ئەوڵێ بچۆ ئەو کوالێتە بکڕەکە بۆم نووسیوی تۆ خۆت بچۆ ئەو بکڕە خەڵکی شەیە ینی تۆ سیرەکەی دەرزیەکی لێە دەرزیەکەی پێی ناکەوێت پێشتر ئەبێ ئەو پزیشکە فەحسێکی بۆ بکات پێشەوەی دەرزیەکی لێ بە بزانێ ئەمە حساسێتی پێی نییە ئەمە نەخۆشی درێژخایانی نییە ئەمە هیچ کێشەیەکی نییە
بەس هاوڵاتیش بێ خۆشی وشەر بێ لە شتانیابی دەشتەکانی خۆی بکاتەوانێ هەندێک لە دەرمانەکانی ستیکەری لەسەر نییە کامەشمانە ئەوەیە لە کوالیتی کۆنتترۆل چێکی بۆ نەکراوە یاخود گرفتی تەندروستیە یاخود چێک نەکراوە ئەوانەکەوتە سەر حکوومەت و بڵێن شتیوام نبینی و ئەگە بیشی بینم نامێت هاوڵاتی هۆشیار بێ لەوەی کە دەرمانێک بکرێت ستیکەری لەسەر بێت وە لە شوێنە ڕسمیەکانی وەکو نەخۆشخانەکان و یاخود نۆرینگەکان کە ئەولیات و نووسراوی سندیکای تەندروستکارانیان هەیە دەرماوەرگرن جەناب نەخۆشخانەی لە نەخۆشخانەی هیوا ئێستا لێرە جەناب دڵنیای لەبەرەوەی نەخۆشخانەیەکی ڕسمیە نەخۆشخانەیەکی زۆر چاکە بەکارمەند و بە هەموو شتەکانیەوە ینی چەنێ وەسفیاکی کەمە بەڵام جەناب بێت ئامادەنی بچیتە نۆرینگەیەکەوە ئەم نەخۆشە ڕنکەی لە کاتێکا لەوە چێکی دەرمانەکانی نەکرد بێ یاخود گومانت هەبێت واتە تا ئێستاش دەرمان لە هەرێمی کوردستان دڵنیایی تەواوی بە هاوڵاتیان نەداوە ناتوانێت لە هەموو شوێنێک دەست بۆ دەرمان بەری لەبەرەوەی ئەترسی ئەم دەرمانە یاسار ئەگەر ئەم دەرمانە گومانە دەی هەبوو پێویستە لای تەندروستی ئاگادارکەیتەوە بزانی ئەم دەرمانە شێشەکە ئەبی شیا و یا شیاو نیە دێ خەڵکی شەو بۆ بڵێنەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوانەیە شێگەڵێ بۆ ئەم دەرمانە من چ ئەم پێی چوەر بێ چێگەڵە وڵای پێی چاک بوومێ شێگەڵ ئیتە هەریەکی قسەیەکەکان لەوانە بەس من وەکو سوپاس بەخوای گەورە وەکو خۆمان هیچ توش گیر و گرفتی وانە بووینە کەسێکیش ئەگەر لە نۆرینگەکەش سیقە و متمانەیەکم پێ نەبێ ناچێت تۆ بۆ بەتایبەتی بۆ نەخۆشی خەسەخانەی هیوایی ئەنی زۆرە دەرمانەکانی گرانەکەی زۆرە نەخۆشی پارێک لە تەکسیکی پێنیە ینی لە شوێی بوو پاکەتی حەب بکرێت بە 50,000 بە 100,000 بە 25,000 بیان بە 200,000 ئەمە زۆر ینی بۆ نەخۆش قورسە واتە جەناب دەڵێ ئەو دەرمانانش کە ڕسمین زۆر گرانن یان ئاستێکی بەرزی هەیە شتی باش پارەی باشەوێ ئەی تۆ دکتۆرەکە کە بۆ نمونانێرە بۆ لای پزیشکەکە بڕۆ ئەو ئیشعەیەم بۆ بگرە ئەگەر لەو ئیشعەیە دڵنیان نەبێتەوانێ هیچی بۆ نانووسی هیچ شتێکی ئیشێکی بۆ ناکە هەش بووە کە جەنابەت بەهۆی بێپارەیەوە ناچار بووە بچێن دەرمانە خراپەکە بکرێت بەڵێ خەڵک هەیە مەجبورە ئەیچی بکات کە پارەی بێ نەبێ مەجبورە بچێت کوارەتێکی کەمتر بکرێت و بە لەبەری سیعرەکەی هەرزانترە شتی ئیسپاتی لێکا لەوانە لە هەمان کاتە زەرێکی لێ بکە ئیسپاتی بێ نەگەێنێ بەڵێ سەرتا بەخێر بن بەڵێ جیاوازیەکان بە ڕێژێکی زۆر هەیە لە دەرمانەکانە ئێمە دەرمانەکانی ئێمە کە بەکارێن بریتە لە دەرمانی کیمیایی دەرمانی هۆرمۆنی دەرمانی مەناعی دەرمانی بایۆلۆجی لە هەموو ئەم دەرمانانەیە شەریکاتی جیاوازەیە لە وڵاتانی جیاوازەوە دروستەکە شەریکەی ئەسلی هەیە پێوترێ براند شەریکەی جێنریکی ژەیە کە تر هەر جارە و لە شوێنێک دروستەکرێ و لە چەند وڵاتێک هەیە بە ڕێژەیەکی زۆر سیارەکانیان فەرقی هەیە و بە تایبەتی یانی لە نۆرینگەکانی دەرەوە لە سەیدەلیەکانە دکتۆر نمونەیەکی زیندوت لا بۆ ئەو نمونەیە کرد بۆمان باس بکەیت ئەو هاوڵاتیە یان ئەو کەسە پەیوەندی پێوەکردی چی پێوتی وە سیارەکە لە نێوان چەناو بەڵێ ئەو وەکو پیشانم مای ناوی دەرمانێکە ئەڵێ ڕقەمەکەی من لای نەخۆشەکە هەیە جوای بیناردووە دەرمانەکەمان لە هێستا حالیان لێ بڕاوە ئەڵێ هەر هەمان دەرمان بە دوو شەریکە هەیە لە بازار یەکێکیان بە ملیۆنێک و 400,000 یەکێکیان بە 300,000 یعنی تۆ سەیری ئەم فەرقە زۆرە بکە بە تەکید کە ئەمە تەسیرەکات جەناب چیت پێوت لە وەڵامە ڕاستی من جوابەکەی من ئەوەیە هەر بە ڤۆیسیش بە ناروتم من ئەویان کە تۆ باسیەکەی شەریکە ئەسڵیەکەیە بۆیە ئەو نەگرانە من لەگەڵ ئەویانە ئەوەی تر من هیچ زەمانێکی ناکەم یانی ناتوان بڵێم بیکڕە قەت پێ ناڵم بیکڕە و بەکاریشی بێنە لەبەرەوەی هیچ زەمانێکی لە ڕووی علمیەوە ناتوانین بکەین کە ئەم دەرمانە ئیسفادەی هەیە کە بە شێوەیەکی باش گوازراوەتەوە کە بە شێوەیەکی باش هەڵگیراوە کە بزانین چۆن دروست کراوە ڕاستێک نەخۆشتانێت دەرمانی خراپ و بێستیکەر و یاخود تەنانەت بە قاچاقێنراوی بەکارهێنابێت نیزانی بیان تووشی گرفتی کردوێت بەڵێ نەخۆشمان هەبووە دەرمانی بەکارهێناوە ئەو کاتانی کە دەرمانەکان نەبووە ئێمە ئەو دەرمانانی کە لێمانە بڕێ زیاتر دەرمانە گرانبەهاکانن ئەگەر نەخۆشێک توانە هەبوو بێ خۆی کڕەوێتی ئەویش چووە مەسەلەن هەرزانەکەی هەڵبژاردووە تووشی مزعفاتی کردووە بەڵێ بینیمانە و نمونەشمان زۆرە ئەو گرفتانی کە بۆیان دروست بووە لە چ چوارچەوەیەکا بۆ زیاتر گرفتەکان گرفتی سەرەکی ئەوەیە کە مەسەلەن لە ئەوش تووشی حساسێتی کە تووشی ئەمە هەموو دەرمانێک مزعفاتی هەیە ماکی هەیە گەر بڕاندەکەش بێ بەڵام بە ڕێژەیەکی دیاریکرا و کەم
و ئەم هەموو زعفاتەکانی زیاکە نەخۆشەکە ناڕەحەتەکە و زائیدەنەوەی کە ئیسفادەکەشی وەکو پێویست نییە وەکو دەرمانە شەریکەی ئەسلەکە وەکو بەشی شێرپەنجە لە نەخۆشخانەی هیوا سەرۆکی باش مەبەستم هیچ دەرمانێکی بێستی کرد و بێ کوالیتی کۆنتترۆل لە کۆگەکانتانە هەیە؟ نەخێر ئێمە دەرمانەکانی کە ئیکڕین لە ڕێی لیژناتەوە ئیکڕین تەندەرە و لیژنەوە لە ڕێی وەزارەتەوەیە کە هەموو ئەو دەرمانانە ستیکەری کوالیتی کۆنتترۆلی پێوەیە ئێمە دەرمانێک بەکارنانین بە هیچ شێوەیە کە ستیکەری کوالیتی کۆنتترۆلی پێوە نەبێت هەیە لە نۆرینگەکانی دیکە کە بێستی کەر و بێ کوالیتی کۆنتترۆل و قاچاق بێت و بفرۆشتێت؟ بەڵێ بەتاکیدەیە بەتاکیت نەخۆشەکانی ئێوە کە بەرکەوتنیان نەبێت لەگەڵ ئێوەدا دوای گەڕانەوەیان لەو دەرمانانی کە لە کاتی نەبوونیان لە نەخۆشخانەی هیوا چوون تایە بۆ دەرمانی بێستی کەر و قاچاق بوو بێت؟ بەڵێ کە نەخۆش ئێمە ئەڵێن دەرمانەکە نەماوە یان پێڵێن ئەتوانی بوەستی تا بۆمانێت یان خۆت بڕۆ بیکڕە بەڵام ئێمە قەت نەسیحەتی نەخۆش ناکەین بچێت دەرمانی بێستی کرد بکڕێ ئەویش لەوانەیە لە بەرباری ئابووری خۆی بێستی کرد بکڕێ هەرزانترەکە بکڕێ بەڵێ کڕێوێتی و زۆر بەشیان تووشی کێشا بن پێی دەرمانی تەندروستە بێت چۆن بێت دکتۆر ئەو کوالیتیە بێت چۆن بێت؟ کوالێتەکە ئەبێ ئەوە کەسێکی مختص بە دەرمانسازەوە باسیکە چونکە هەم چۆنێتی هەڵگرتنەکەی ئەبێ هەر دەرمان و پلەی گەرمی تایبەتی خۆی هەیە هێنانەکەی تا چەندێک ئەبێ لە ناو بەڕادا بێ لە چ پلەیەکا بێ چەندێک هەڵگیرێ بەسەرچوونەکەی ئەوانە هەمووی پێویستی بە ئین هەیە ینی ئەبێ کەسێکی مختصی خۆی ئەو جوابە ئێمە لەگەڵ قاچاقچیەکە قسەمان کرد دەیوت کە ئێمە بە ئۆتۆمبیل و بە لە بەرزەکانەوە هێنرێواتە تەنانە نەقڵکردنەکەشی کە قاچاقمە بەسم دەرمانی قاچاقە هیچ چاودێرێکی تەندروستی لەسەر نییە کەوتت قاچاق بەڵێ بەتاکی چاودێری لەسەر نییە بەڵێ ینی ئێمە و کاڵی بە قاچاقێنم ئەو لە لاوانێت لە ناو سارەیەکە بیشارێتەوە بێنێ خوازیان پلەی گەرمەکەی چۆنە هەمانە لە ناو تەنکەری سوتەمەنیای ناوێتکی ناڵم ئێمە دەرمانمانەیە کە ئەبێت لە پلەیەکی زۆر نزما بێ دەرمانمانەیە پلێکی مامناوەندا بێ هەڵگیرێ ئیتر ئەو ینی بە هیچ ڕێگەیەکی زانستی ناهێنرێ ئەوانە هەیە لە ژێر شتادایانێ گەرم ئەبێ کە گەرم بوو کارلێک کە کات و هیچ لە ئیسفادەکەی نامێنێت لە ماوەی ڕابردوودا ئەوەی کە جەنابەت لە کاتی خوێندن تا بۆ ئەم پیشەوە لە ئێستاشدا کە بەرکەوتنی ڕاستەوخۆ لەگەڵ نەخۆشەکاندا هەیە تا چەند کاریگەری نەرێنیەکان یاخود تەشەنەکردنی زیاتری دەرمانی نایەسایی یاخود دەرمانی بێستی کە ڕووی لە هەڵگشان کردو یاخود نەخێر بەپێچەوانە ڕووی لە کەمی کردووە وەکو ئامار یایناتوان وەکو پێشبینی خۆت وەکو ئەو بەرکەوتنانێکە هەر بووە لە بازاڕەکاندا لە بازاڕەکانە زۆرە بە ڕێژەیەکی زۆر هەیە ینی تۆ هەش دەرمانێکت بوێ لە زۆربەی شوێن دەستەکەوێت بە شێوەی خاچاق هاتووە هیچ کاتێک جەنابەت وەکو پزیشکێ لەگەڵ ئەو خاوەنۆریگانە کە ئەو کاریان کردووە قسەت نەکردووە لەوەی کە بزانێت ئەم دەرمانە بە چ هۆکارێک هێنرێ بۆ کێ لە پشتیوەیەتی یان مەسەلەن بیانوی خۆیان چێ پاساوی خۆیان چی وەکو نۆرینگەکان بۆچی سەردیکای دەرمانسازان لێ پێچینە ناخە جەنابەت ئەم لێ پێچینەوەیە بە مەترسێکی گەورە بۆ سەر تەندروستی کۆمەڵ نازانی بەتاکی دەرە ئەو دەرمانانە مەترسێکی ڕاستەوخۆی هەیە لەسەر کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر نەخۆشیەکە لەسەر نەخۆش لەسەر ئیسفادەی دەرمانەکە ئێمە وەکو بەرکەوتن لەبەرەوەی ئێمە لە خەسخانەیەکی حکومیان ینی بەرکەوتنمان نییە لەگەڵ نۆرینگەکانە قسەیان لەگەڵکەین بۆ ئەوواکەن بۆ ئەوە وەکو هاوڕێتی وەکو دۆستایەتیە کە بەرکەوتانە بووە هیچ کارزانیاریتان لەسەرەوە نەگرتووە کە بە چ میکانیزمێک هێنرێت وەکو شخصی خۆم نەخێر چی بکرێت بۆ ئەوەی کە کوالیتی دەرمانەکان بەرز بکرێتەوە وە نرخەکان جێگیر بکرێت ئایا نرخ پێوەرە بۆ باشی و خراپی دەرمانەکان نرخ پێوەەر نییە بۆ باشی دەرمانەکان بەس تەسیری هەیە بەتەکی تۆ ینی خۆی نرخەکە پێت ئەڵێ مەسەن دەرمانێک کە باش بێ دروستکردنی ئەو مادانی تیای بەکارێنرێ ئەو ڕێگەی کە پێ ئەگوازرێتەوە ئەو ڕێگەی کە تیای هەڵەگیرێ بەتەکیت پارێکی باشی تێچێ بۆیە سیارەکەی گرانە کە خۆی کە هەرزان بووی تر خۆی ئەزانیت چۆنە بەڵام هەشمان و بینیشمانە کە دەرمانە کواڵەتی باشەکەی سیارەکەی لە سیاری خۆی زیاتر فرۆشراوە
لە سیاری خۆی زیاتر فرۆشراوە ئەمەش تەسیرێکی زۆری لەسەر خەڵک کردووە بۆ ئەمەش پێویستە سندیکای دەرمان سازانە ئایا کوالیتی کۆنتترۆڵە ئایا لە ڕێی وەزارەتەوەیە بە تاکید ئەگەر ئەوە بکرێ هەم دەرمانە بێ کوالیتیەکان نهێڵدێ هەم سیاری دەرمانە کوالیتی باشەکانیش ڕێک بخرێ ئەو قەیرانە دروست بۆ قەیرانەدارە یەک کاریگەری نەبووە خەڵک زیاتر بکات دەرمانە قاچاق و بێستیکەرەکە بۆ هەرچەند دەستی بکەوێت بەتاکید کاریگەرێکی زۆریەوە بەناڵم ئێمە پێشووە لەوەچێ کەمتر دەرمانمان لێ بڕابێ ئێستا ئەو دەرمانانی کە گرانە زیاتر لێمانە بڕێت واتە نەخۆشخانەی هیوا هەیە دەرمانی بێستیکەر و قاچاق لە دەرەوە ئەکرێ بە ناچاری بەڵێ لە خۆشمانەیە ئەکید هەمانە چووکایمەکە ئەمە مەترسیدار نییە بە تاکید مەترسیدارە و تەسیری هەیە لەسەر نەخۆشەکە بەس نەکووتم ئێمە لایەنە دارایی و قەیرانە دارایەکە گشتگیرە هەموو کوردستان و هەموو عێراقی کردوێتەوە ئیتر کەو کاتانی کە دەرمانێکمان لێ ئەبڕێ لە ڕووی ڕۆتینی کڕین و شتەکەەوە پێی ئەچێت تا بۆمان ئەکردنەوە تا بۆمانە نێرنەوە لەو ماوای ئەگەر نەخۆشێک پێویستی پێبێ ئیتر خۆی پەنا ئەباتە بەر دەرەوە ئەو کاتەژێ من ناتوانین هیچ بکەین ئێمە هەرەوەمان لەسرە پێ بڵین ئەگەر تۆ دەرمانێکە کڕی با دەرمانی کوالیتی باش بکڕی گونجاوە لە وڵاتێکدا دەرمانی قاچاق و بێستیکەر هەبێت ئەمە وەکو پزیشکیە دووچە نەزەری خۆت کۆمنتی خۆت چیە لەسەر ئەم بابەتە تەسەور ناکەم بەس لێرە هەبێ ینی لە هەموو شوێنێک هەیە بە تاکید گونجاو نییە ینی تۆ ئەمە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر تەندروستی گشتی هاوڵاتیانت هەیە شتێکی گونجاو نییە بەڵام شتێکیش نییە بڵێم بەس لێرە هەیە کۆنتترۆلکردنەکەی ئیشی وەزارەت و ئیشی حکوومەتە ئەوان لە دەسەڵاتی ئەمایان نییە بەڵام بە تاکیدۆک و کاریگەری بەڵێ کاریگەری ڕاستەوخۆی لەسەر تەندروستی تاک بە تاکی کۆمەڵ هەر لە نەخۆشخانەی هیوا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی بەڕێوە دەچێت هۆکاری ئەنجامدانی کۆنگرەکە بۆ ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی نەخۆشی شێرپەنجەیە ئێمەش وەک تیمی بەرنامەی بەدواداچوون بە گرنگمانزانی ئامادە بین و پرسیمان لە سلێمانی دەرمانی قاچاق هەیە؟ ئەگەر هەیە ئێوە چیتان کردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو دیاردەیە؟ لە وەڵامدا کەسی یەکەمی تەندروستی شارەکە وتی سەبارەت بە دەرمان ئەمە پێشتریش باسمان کردووە بەڵێ دەرمانی بێ کواڵەتی و دەرمانی قاچاق ئێستش لە بازارەکانی هەرێمی کوردستان و عێراقیشدا هەیە ئەم بابەتە پەیوەندی بە بابەتی بە کوالیتی کۆنتترۆلی دەرمانەوە هەیە ئەتوان بەڕاستی پرسیارەکان لەوانکەن ئەو هەر کاتێک ئەمەکە ڕوبەڕووی بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بکرێتەوە و دەسەڵاتی تەواومان هەبێت لەوەی کە کۆنتترۆلی ئەم بابەتە بکەین بە دڵنیاییەوە ئێمە زۆر بە ئاسانی ئەتوانین کۆنتترۆلی بکەین بۆی وەکو لای بەڕێستان ئاشکرایە دەرمانی قاچاق هۆکاری زۆرە دەمێکیشە دەمێک ساڵە دەرمانی قاچاق بوونی هەیە و تا ئێستش بوونی هەیە بە مروری زەمن بە تێپەڕبوونی کاتکات زۆر و کەم بووە ئەوەی کە لە دەسەڵاتی یان وەکو سەلاحەتی سندیکای دەرمانسانزان بێ هێنان و هاوردەکردن و دابەشکردنی دەرمان نییە هاوردەکردن کۆنتترۆلگی هاوردەکردنی دەرمان لە توانا و لە سەلاحەتی وەزارەتی تەندروستیە و ئەو ڕێگەپێدان و ڕێگەپێدان بە هاوردەکردن و هەروەها بە فرۆشتنی دەرمانەکە ئەیات و بە بەکارهێنانی ئەدات لە ڕێگەی کوالیتی کۆنتترۆلی دەرمانیەوە و سندیکای دەرمانسازان وەکو دامەزراوەیەک بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستیە بەشێکە لە چاودێریکردنی دەرمان هێنانی دەرمان لە بەکارهێنانی لە دەرمانخانە و لە کۆگاکانی دەرمان و تا ئێستا هەوڵێکی زۆر باش دراوە بەڵام ئەوەی کە تا ئێستا بە تەواوی کۆنتترۆل نەکراوە و بوونی پێویستێکی زۆری ئەو دەرمانەیە بە نەخۆش لە هەندێک جۆری نەخۆشی دەگمەنمان هەیە کە دەرمانەکە پێویستە و دەست ناکەوێت و بڕێکی بۆنمونە بڕێکی کەم یان ژمارەیەکی مەحدود لە پاکەت پێویستە بۆ جۆرێکی نەخۆش کۆمپانیەکان نایهێنن لەبەرەوە پشت بە دەرمانی قاچاقە بەستێ بەڵێ ئەوە وا ئەکات کە بە سەرچاوێکی ڕسمینێت و بەداخەوە چکە قاچاقخوای لێت ئەگەر تۆ کە ناونا قاچاق جاری وە هەیە دەرمانەکە لەوا چێت دەرمانێکی باش بێ بەڵام بە ڕێگەیەکی باش نهێنرێتە سلێمانیان کوردستانەوە یان دەرمانەکە
هەل ئۆڕێدی خۆی تەزویر بێت و هەم ڕێگای هێنانەکەشی نادروستە. با بڵین دەرمانەکە تەندروستە یاساییە کێشەی نییە لە ڕووە تەندروستیەکەیەوە ئەیهێنانی بە ئۆتۆمبیل و بە هەندێک با بڵێن ئاژەڵ و ئەوە تەندروستە کە دەرمانێک بۆ ماوەیەکی زۆر لەو سنوورانە بە سارد و سەرما بهێنرێ ئایا گونجاوە بە تەنکەر و بە بار هەڵگر ئەو دەرمانانە بگوازرێتەوە بۆ شارەکان لە کاتی ئەو گواستنەوە ئەمە مەترسی لەسەر کوالێتی دەرمانەکە دروست ناکات بە دڵنیاییەوە بە دڵنیایەوە گونجاو نیە لە ڕووی ئینسانیەتی شەوەشتێکی زۆر زۆر نامرۆییە کە تۆ بێت دەرمان بە شێوازێکی نازانستی و بە شێوازێک بگوازیتەوە هەم لە پلەی گەرمی خۆی زیاتر یان هەم لە پلەی گەرمی خۆی کەمتر یان بۆ من لە ڕتوبەتێکی زۆرە هەڵگیرە یان بەرخۆر کەوێت کە ئەمە چەند هۆکارێکی سەرەکیم بۆ تێکچوون و بۆی کە دەرمانەکە ئەکسپایری نزیکتر بێتەوە کە ئەوە ئەکات ئەگەر بۆ نمونە دەرمانێک 3 ساڵ ئەکسپایری بێت ئەکسپایرەکەی نزیک بێتەوە بۆ نمونە بێ بە ساڵێک یان 6 مانگ چکە ئەو دەرمانەکە دانراوە ئەکسپایرێکی 3 ساڵی هەیە لە بارودۆخێکی کۆنتترۆل کراوە چۆن بارودۆخەکەی ئەوەی بۆ منە لە 25 تێنەپەڕێت لە شەیەکی کۆنتترۆل کراوە بێت لە بەر خۆرانە بێت ئەمەوە ئاکات کە ئەم هۆکارانە لە کۆنتترۆل دەرچوو واکات ئەکسپایری دەرمانەکە نزیکتر بێت. بەڵێ ئەتوانین بڵین بە قەبارەی دەرمانە یاساییەکە دەرمانی نایاسایی و قاچاق لە هەرێمی کوردستانە هەیە ناتوانین بۆ ڕێژێ چکە و ڕێژەیەکی زۆرە نەخێر بۆ شێوەیە نییە شکرد بە چەندە توانین بڵێن لە سەدا چەند لە سەدا چەندی پێویستی بە سێرڤەیەکی وردی نەخێر تا ئێستا ئەوە نەکراوە پێویستی بە سێرڤەیەکی دقیق هەیە و بە دوواداچوونی دقیقی ئەویش لە ڕێگەی تیمەکانی پۆست مارکێتینەوە کە سەر بە کوالیتی کۆنتترۆڵن لە وەزارەتی تەندروستی و هەم ژنیانە بێ هەم ئەندامیانە بێ ئەندامی نەقابەی تیابێت ئەمە ڕێک بخرێتەوە بزانرێت چەند ئایتم هەیە کە قاچاخە سەبەبەکانی قاچاق چی قاچاق جاریوە هەیە وەکوتم ئیشارەتم پێە ئەو دەرمانە دەرمانێکی دەگمەنە زۆر دەست ناکەوێیان بۆ کۆمەڵێک نەخۆشی تایبەتە وەکو ئەوە نییە کە بۆ خەڵکێکی زۆر بەکاربێنرێت خواستی زۆر لەسەر نییە شەریکات زۆر نایهێنێت بۆ نمونە جاری وایە گەر بیهێنێت بە بڕێک بیهێنێت و مەسرفێکی تیا بکات هەم لە کوالتی کۆنتترۆل و لە گواستنەوە و لە ستۆرێج و لە ئەوانە مەسرفێکی زۆری لەسەرەکەویان بەشێک لە مادەکەی ئەکسپایرە بێت ئەمە واکات ئەم دەرمانە نەهێنێت یا جاری وە هەیە ئەو دەرمانە نامێنێت فترەیەک بۆ نمونە چەند مانگێک لە بازاڕە نامێنێت ئێتر پەناوە ئەبرێ بەرەوە ئەوەی کە ئەم دەرمانە بە شێوەیەکی قاچاق وێنەریان بۆ نمونە سعر جیاوازی نرخ کە ئەمە ئاکات جاری وایە قاچاق دروستەکە بۆ نمونە لە بەشەکانی خواروی ناوەڕاستی عێراقا کە سعری دەرمان هەرزانتر بێ مقارنە بێرە لێەوە بهێنرێت یان لێرەوە ببرێ بۆ ئەوێ ئەمەش هۆکارێکە لە هۆکارەکانی بە قاچاق بردن و کاکیوە ئێوە وەکو لیژنە وەکو سندیکا کاتێ سەردانی دەرمانخانەکان دەکەن چی دەبینن؟ ڕێگەی لیژنەکانمانەوە کە سەردانی دەرمانخانەکانەکەین بە هەماهنگگی لەگەڵ قایمقامەتی سلێمانی ئەگەر دەرمانێکی نایاسایی هەبێ ئەو دەرمانە نایاساییە یان قاچاق هەبێت دەستی بەسەر هاگیرێت و ئەو شوێنە ئاگادارەکرێتەوە کە ئیجراعاتی یاسایی لەگەڵاکرێ ئەو دەرمانخانەیە کە بە دووبارە نەکردنەوە و بە نەهێنانی ئەو دەرمانیان سزای تونترمان هەیە بە داخستن یان بە هەڵبساردنی بڕوانامەکەی کە بۆ کردنەوەی دەرمانخانە بەکاریانە هەندی چیرۆک ئەگەر هەبێ لەوەی کە خاوەن ببوورە خاوەنی دەرمانخانەکە هەڵێ چۆن هێناومە یان چۆن کڕیوێتی یان چۆن هاتوتە دوکانەکەیەوە خۆی کە تۆ هاتە بابی قاچاق و نایاسایی و ناڕێکی و کە لە سیستەمەکە دەرچوو ینی مێشک و بیری بۆ هەموو شتێک ئەچێت کە تۆ کەسێک لە دەستگێڕێک دەرمان وەرەگرێت ئەو دەستگێڕە چۆنە هێنێت لە پاسا هێنرێت لە تەنکەرا هێنرێت بە باری حیوان ئەهێنرێت یان بە هەر جۆرێک لە جۆرەکان چ جۆرێک گونجاو بێت بۆ ئەو کەسە کە ئاسان بێت و نەگیرێت ئەو ڕێگەیە بەکارێنێ نەک ئەوەی کە بیلەوە بکاتەوە چ جۆرە ڕێگایەک سەلامەتە بۆی ئەو دەرمانە تێک نەچێت بۆ نمونێمە هەندێک دەرزیمان هەیە کە بۆ شەکرە بەکاری هێنرێ ئەو دەرزیانە کە لە پلەی گەرمێکی تایبەتە پێویستە هەڵگیرێت و بگوازرێتەوە ئەوانە بە دڵنیاییەوە و کەی حاڵەتمان هەبووە کە بەو شێوەیە هەڵنەگیراوە نەگوازراوە حاڵەتمانەیە ستیکەرەکە
کۆپی کراوێ ئەویان من تا ئێستا حاڵەتەم نەبینیەوە زیاتر لە کوالتی کۆنتترۆل لە دەرمانخانەکان یاخود لە ئەو ناوەندانی کە دەرمانە فرۆشن چی دەبێن وا دەزانن کە ئەمە نایاساییە بە قاچاق هێنراوە ئایا بەڵگەکان چین کاتێک کە تۆ دەی بەسەر دەرمانخانەیەک و دەبینی دەرمانی قاچاق ئەفرۆشێ خۆی جیاکەرەوەی یەکەم ئەوەیە کە هەوەکو KMCA کوالتی کۆنتترۆلش ئاگاداری هاوڵاتیان و دەرمانخانەکانی کردوێتەوە ئەوەیە کە ئەو ستیکەرە هەیە ئەگەر ئەویش نەبێت جاری وە هەیە ستیکەری تەواو نەبوو یان ستیکەری تاخیر بووە ئەوەش نەبێت لە شوێنی ڕسمی بکڕێ شوێنی ڕسمی ئەوەیە کە کۆگای دەرمان کۆگای دەرمانەکان لە کۆمپانیای بکرێت ئەمە سیلسلەیەکی ڕسمی و ئیداری و هێنان و دابشکردنی دەرمانە و دوایتر بەکارهێنانی بوو لە سەدا چەندی دەرمانخانەکان لەژێر کۆنتترۆڵ هەیە ئەتوان بڵم زۆربەی زۆری دەرمانخانەکان لەژێر کۆنتترۆڵن چکە چاودێری بەردەوامیانەکرێت لەلایەن لیژنەکانەوە لە کۆتایی بەرنمەکەدا ئەوەمان بۆ ڕوونبوویەوە یاخود ئەو ڕاستێمان زیاتر لا چەسپا کە دەرمانی قاچاق لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە شێوەیەکی ڕێژەیی بەربڵاوە نەک ئەوەی لایەنە پەیوەندیدارەکان وەک پێویست ڕوبەڕووی ئەم پرسە نەبوونەتەوە بەڵکو بەشێک لە بازرگان و سرمایهدار و سیاسی و حزبی و حکومیە هەلپەرستەکان لە پشت ئەم کارەوەن بە مەبەستی ئەوەی دەرمانە قاچاقەکەیان کێبڕکەی دەرمانە براند و دەرمانە ڕئیسی و سەرەکیەکە بکات بۆ ئەوەی ئەم گرفتە چارەسەر بێ پێویستە دەسی دزە گەورەکان و بازرگانە گەورەکان ببڕێ بۆ ئەوەی تاکی هاوڵاتی نەبێتە قوربانی و حەجمی بە دووادارچوون و لێپرسینەوەکانیش تەنها لە نۆرینگەیەکە کوت نەکرێتەوە بەڵکو لە سەرچاوەکەوە کە یارمەتی دەرن بۆ هێنانی دەرمانی قاچاق بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان بنەبڕ بکرێت لە کۆگا و گەنجینەی دەرمانی نەخۆشخانەی هیواوە بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ